لە دوای کرانەوەی بەندای بەستۆڕە یەکەم حاڵەتی خنکان لە بەندای بەستۆڕە ڕوویدا. ئەمڕۆ لە دوای عەسر مێرمنداڵێک تەمە 16 ساڵ لە بەندای بەستۆڕە دەخنچێ و دواتر لە ڕێگەی 3 تیمەوە دەردەهێنرێت، یان تەرمەکەی دەردەهێنرێت. کەمێک پێش ئێستا تەرمەکەی دەرهێنراوە بەڕێکرا بۆ پزیشکیدا و هەروە خێزانەکەی وەریان گرتەوە. خێزانەکەی ینی بۆ سەیران هاتوونە ئێرە. ئەمە هەروەکو لە دیمەنەکان دیارە، ینی دەمێ بچمە ئەو شوێنەی کە منداڵەکە لەوەیەوە کەوتۆتە ناو ئاو. تیمەکانی بەرگری شارستانی باسییان لەوە کرد کە ئێرە بزەبت ئەو شوێنەیە کەەوە منداڵەکە لێرە کەوتوتە ناوە هەروەها، ینی نزیکەی 10 مەتر لەولاتر منداڵەکەیان دەرهێنا، ینی لە کاتی گەڕاندا 10 مەتر لە شوێنی خۆی تەرمەکەیان دەرهێنا. تیمەکانی بەرگری شارستانی پیرمام و هەروەها تیمی غەواسی قەزای خەبات و هەروەها لە هەولێریشەوە تیمی بەهاناوە چون هاتونە ئێرە و تەرمەکەیان دەرێناوە. ینی من قسەم لەگەڵ مقەدەم سەمیر جەمیل کرد کە بەڕێوەبەری بەرگری شارستانی پیرمامە باسی لەوە کرد کە تیمی هاوکاری لە خەباتەوە کە تیمی غەواسی خەبات ینی ئەو ناویان هەیە هاتوون بۆ دەرهێنانی تەرمەکە و تەرمەکە کەمێک پێش ئێستا لە ڕووبارەکە دەریان هێنا و مێرمنداڵەکە تەمەنی 16 ساڵە و هەروەها کوردن بۆ سەیران هاتوونە سەر بەندای بەستۆڕە.